یعنی دەبەیەک ئاوی 20 لیتری لە مارکێتەکانە ئەگەر بەراوردی کردوێ بە 2000 فرۆشرێ. یعنی قالبێک سەوەڵ ئێمە 30 بۆ 35 لیتر ئاو اینجا هاتوانین قالبێ سەوەڵ بەرهەم بێنین. دەورە بەراوردی کە هەر لە خودی ئاو هەرزانترێکە. قالبێک ئێسێمە بە جملە بڵێن بە 1250 ئەیفرۆشی. بە مفرەت بە 2000. یعنی ئەگەر بەراوردی کەی لە خودی ئاو هەرزانترێکە. ئەمڕۆ مەسەلەن بەدیلی سەوڵ بۆ مارکێتەکان و بۆ سەیران و بۆ خەڵک زیاتر ئەم کریستاڵەکە یعنی بۆ نمونە ئێستا کریستاڵ ئەگەر بێ قالبێک سەڵ وردیکەی یعنی نییە ڕەنگە بڵم سەدان پارچە لەو سەوڵە کریستاڵی تیا دەرەچێت کە ئەمڕۆ لە مارکێتەکانە ئەفرۆشین لە پەرداخێکە بە 350 دینار بە جوملە تەوزیعەکەن بە مفرەت بە 500 دیناری فرۆشن. ئەمڕۆ ئەوەی کە خواستە لەسەری مەسەلەن سەوڵ وەک پێم وسی پێویستێکی ڕۆژانەیە ئیشی ڕۆژانە سەریعەکە بۆ نمونە ماسی فرۆش پێویستێتی بۆ نمونە مەسەلەن خەڵکێک پرسەی هەیە پێویستێتی لەبەرەوەی زوو ئاوەکە سەریعەکە مەسەلەن خەڵکێک شایی یا مەسەلەن کارێکی خێری بەدەستەوەی نییە سەوڵ ئەمڕۆ پێداویستیەکە کوشتارگەکان بۆ نمونە ئێستا ئێمە دزی کوشتارگەی سەر قەرەگۆلین یعنی سەر ڕۆژانە کاڵاکانیان وەکو جگەر و سیوجگەر و وەکو مەسەلەن ئەو پێویستیانەی کەرەسەکان کەی بەرەو بە سلێمانی لە بازگەکان ڕێگەیان پێ نایەن یعنی پێویستە سەوڵی پێوە بێت یعنی ئەوەی کە خواستی لەسەر ئەمڕۆ بۆ ئەو شتانەیە زیاتر ئەگنا ئەگەر بەراوردی کەی خەڵک وەکو خەڵک ئێستا لە ماڵانە هەم خوانەی بڕێ ساردکەرەوە زیای کردووە هەم مەسەلەن وەسایلی کە هەیە بۆ ساردکردن و ئانەنی ئەمڕۆ خەڵک وەکو خواردن زۆر بەکەمی بەکارێنن زیاتر بۆ ئەو کارە سەریعانە بەکارێنن یعنی دوو حاڵەتی کە هەیە مەسەلەن سەوڵ لە هەمان کاتا کە هەرزانە بەڵام خاصیەتی هەیە مەسەلەن هەندێک بابەتی خواردنمان هەیە بۆ نمونە ئەگەر تۆ ماست کە بەرهەمێکە بەرەمی شیرەمەنیە یعنی ماست لە بەکتریا دروستێ بێ هەمووان زانین ماست کاتێکگەی خەیتە ناو ساردکەرەوە یا سەلاجەوە مەسەلەن لە کارلێکی ئەو غازە زووتر کاری تێکا و ماست بەکتریاکە زووتر شەبێ بەڵام ئەگەر بێی بە سەوڵ ماسەکە ساردکەی ئەو خاصیەتە لە دەست نایە بۆ نمونە ماسی ئەگەر بیکەیتە ناو ماسی خۆی فرێشە خواردنێکی فرێشی ڕۆژانەیە یعنی پێویستە لە ماوەی 72 سەعاتە لە بازارە ساغ بێتەوە مەسەلەن ئەگەر ماسی بیخەیتە ناو ساردکەرەوەیەکەوە ئەوە زوو ڕەنگی تێگەچێ و پێسەکەی وشکە بێتەوە بەڵام سەهۆڵ پێویستیەکە بۆ ماسی زۆر زەرورە ساوڵ بەسەلەن ماوەی ئەو 72 سەعاتە کە بە پێی یاسای ڤێترنەریە بێت لە 72 سەعاتە بە فرێشی بفرۆشێ ئەو ماسێ بە جوانی هەڵێتەوە 72 سەعاتە. کاگوشارگیان ئێستا سەوڵ ئەگەر بەراوردی کەی جاران لە ساڵی 90ەکان و سەرەتای 2000ەکانەکە کارەبا کەم بوو ڕێژەی کارگەکان زۆر بوو بەڵام ئێستا ئەگەر بەراوردی کەی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە تەنها 6 کارگە ماوە یعنی ئەم 6 کارگەیەش خۆتە زانی بەرهەمەکانیان تەنها لە 3-4 مانگی هاوی نایە